یەکێک لەو 11 ژنەی خەڵاتی ژنانی بوێری پێبەخشرا دکتۆر زاکیرە حکمەت خەڵکی ئەفغانستان بوو. ئەو ناچار بووە قۆناغی ئامادەیی بە شێوەی نەهێنی تەواو بکات و دواتر دەبێ بە پزیشک و ئیستاژ لەگەڵ پەنابەران کار دەکات. یەکێکی دیکەش ژەنەرال بۆڵۆرگەن بولت بوو کە یەکەم ژنە ژەنەراڵە لە مەنگۆڵیا و یەکەم ئەفسەری ژنی وڵاتەکەیەتی کە بۆ ئۆپراسیۆنێکی ئاشتی پارێزی نەتەوە یەکگرتوەکان دەستنیشان کراوە. ئەوانی دیکەش بریتی بوون لە ڕۆژنامە نووسان، چالاکوانان، مامۆستایان و پارێزەران کە بەهۆی چالاکیەکانیانەوە لە پێناو دادپەروەری و یەکسانیدا لە کارەکانیان دوورخراونەتەوە و هەڕەشەیان لێکراوە و دەستگیر و ئەشکەنجەش دراون. لە ڕێوڕسمی ساڵانەی بەخشینی خەڵاتی ژنانی بوێر لە کۆشکی سپی، خەڵاتی مادڵین ئۆڵبرایتیش بەخشرایە ژنان و کچانی ناڕازی لە ئێران. ئەو ژنانەی کە پێشنگایەتی ناڕەزایەتیەکانی ئەم دوایانەی ئێران دەکەن کە دوای گیان لە دەستدانی ژینا ئەمینی سەریان هەڵداوە و خانمی یەکەمی ئەمریکاش گوتی دەنگی ئەوان بۆ ئێمە گرنگە. کچان لە هەموو شوێنێک پێویستە ئەوە بزانن کە ژنانێک هەن خەبات بۆ مافەکانیان دەکەن و سەردەکەون بۆ کردنەوەی دەرگاکان و گۆڕینی قوتابخانە و کۆمەڵگە و حکوومەتەکان و بنیادنانی جیهانێکی باشتر بۆ هەمووان. ئێمە لێرەین بۆ ئەوەی بە براو باوکو و هاوسەر و هاوڕێکانیان بڵێن ئەوەندەی پێویستمان بە ژنانە کە ئامادە بن قسە بکەن، هێندەش پێویستمان بە پیاوی زیاترە کە ئەمادە بن گوێ بگرن و هەنگاو هەڵگرن. کۆشکی سپیش ڕایگەیان کە خەڵاتەکە هەڵگری مانایەکی گەورەیە. ئێمە لێرە لە کۆشکی سپی ئەم کارە دەکەین و پێمان وایە بۆ ژنان لە سەرانسەری جیهان و هەروە ژنان و کچانی ئێرەش زۆر گرنگە تاکو و چیرۆکی ئەم تاکە سەرسوڕهێنەرانە ببیستن. کچان لە هەموو شوێنێک پێویستە بزانن کە ژنانێکان خەباتیان بۆ دەکەن. شرۆفەکاران دەڵێن سەرکردە تۆندڕەوەکانی ئێران لایەنی تر لۆمە دەکەن بۆ ئەو خۆپیشاندانانەی کە ژنان پێشنگایەتی دەکەن لە ئێراندا. ئەوان لە هەر دەرفەتێک کەڵک وەردەگرن بۆەوەی ئەمریکا یان ڕۆژئاوا بە هۆکاری کێشەناو خۆیەکانی خۆیان تۆمەتبار بکەن. پێم وایە بۆ هەر کەسێک کە بە دوواداچوون بۆ دۆخی ئێران دەکات تەواو ڕوونە کە ئەمە بزوتنەوەیەکی نێوخۆیە و بۆیە پێم وانییە هەوڵەکانی ڕژێم بۆ سەپاندنی تۆمەتەکان بەسەر ئەمریکا بەردەنگێکی زۆری هەبێ. مارتی فلەکس دەشڵێ ئەم ڕوانینەی ئێران یارمەتی دەرە بۆ بەڕێوەبەرایەتی بایدن تاوەکو تاران بخاتە بەردەم هەمان بەرپرسیارەتی پێوانەکان هاوشێوەی ئەوەی لە وڵاتانی دیکەی جیهاندا گرنگیان پێدەدرێت. تاکو بەڕێوەچوونی دانیشتە لوتکەیەکان بۆ دیموکراسی تەنها چەند هەفتەیەکی دیکەمان ماوە. ئەو دانیشتانەی کە تیایدا بەڕێوەبەرایەتی بایدن داوا لە وڵاتانی جیهان دەکات پشتگیری خۆیان بۆ حکومڕانی دیموکراتی و کۆمەڵگەی سڤیل کە پاڵ بە دیموکراسیەوە دەنێت دووپات بکەنەوە. ئەگەر خانمی یەکەم بەهێنانی ئەم بۆنەیە بۆ گەورەترین سەکۆ لە ئەمریکا لە ڕۆژی جیهانی ژناندا ویستی بێتی پەیامێک بگێنێت، بێگومان پەیامەکەی ئەمەیە کە ئازادی، دیموکراسی، دادپەروەری بەبێ کچان و ژنان ناتوانرێت بەدی بێن. بۆ ئەنیتا پاوڵ، بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.